لارکوێک بینەری ئێمە سڵاوتان لێ بێوم کاتتان باش ئێواری سلێمانیتان پێشکەشەکان بە میوانداری زۆر بەڕێز کاکشاخەوان ناسی حەبیب کە بەڕێزیان بەرپرسی تۆڕەکانی هاوکاری کۆمەڵایەتین لە سلێمانی قسە و باسەکەین لەسەر کار و چالەکیەکانی ئەو تۆڕە. کاکشاخەوان بەخێربێی. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ ئەم دەرفەتەی کە بۆ ئێمەتان ڕەخسان. زۆر سپاس بۆ تۆش. سەرتا پێم خۆشە لێەوە دەست پێ بکەم بزانم بیرۆکەی دروستبوونی ئەم تۆڕەی بەڕێستان لە چێوە سەری هەڵداوە، مێژوەکەی بۆکەی ئەگەڕێتەوە. سپاس جارێکی تر. ئێمە لە سەرەتایی سەرهەڵدانی با بڵێن ڤایرۆسی کۆرۆنا و ئەو ئەزمە ئابووری کە لە جیهانە سەری هەڵدا لە ئەوروپا کۆمەڵێک کەسی بێلایەن کە کەسان یەکەن لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و ئەمانە کارەکەن. چالاکی کۆمەڵگەی مەدەنین بوارەکانی کۆمەڵگەی مەدەنی بیریان لەوە کردەوە کە کارێک بکەن بۆ پەنابەرانی کە لە وڵاتەکانی شەرقەوە ڕوەکەنە غەرب وڵاتانی ئەوروپا با بڵێن. ئەو کەسانە کوردن ئەوەی بەڵێ هەمویان کورد زمانن. لەوێ دەستیان برد بۆم کارانە سەرەتا ئەو کاری کە دەستیان پێکرد بۆ ئەو بوو کۆمەک بۆ پەنابەرانە بکەن کە لە غەربەوە ڕوەکەنە، ئیتر عێراق بێ، سووریا بێ، مەسەلەن ئیترە وڵاتانی کە بەلێشا و کۆچەکەن بەرەو ئەوروپا. لەوێ هاوکاری بۆ کەسانە هاوکاریان بۆ کەسانە پێشکەشە کرد کە پەنایانە بر بۆ ئەو وڵاتانە. ئیترە هاوکاریانە لە هەر بوارێکەوە بواە، مەسەلەن لە بواری خۆراکەوە بواە، جلوبەرگەوە بواە، شوێن و مەسکەن بواە، تەنانەت ڕێنماییکردنی کە چۆن لە وڵاتەیە ژیان بەسەر بەرێ، چۆن کەیس تەقدیم کە چی بکە، بەم شێوەیە دەستیان کرد بە کارەکانیان. زۆر باشە. باشان کە ئێمە لە کوردستانەوە ڤایرۆسی کۆرۆنا بەلێشاو ڕووی کردە کوردستان و لێرەیە چۆنەڵی وەزعی خەڵک خراپ بوو، کەرەنتینە بوو، خەڵک لە ماڵەوە بووانە، ئیتر کەسانێکی زۆر کە دەستفرۆشن کاریان لەسەر ژیانیان لەسەر کاری ڕۆژانەیانە کە ئەو شتێک کە ئیفرۆشن لەسەر ئەوە ئەژین، وەزعێکی ئابووری زۆر خراپ دروست بوو، خەڵکێکی زۆر کەوتە بەر ئەو لێشاوە لە خراپی باریدارایی. بۆیە ئێمەش بیرمان کردەوە چی بکەین، کەسانێک کە هەست بە بەرپرسیارەتیەکەن بەرامبەر بە ژیانی ئەو کەسانی کە نەدارن. ئێمە هیچمان کەسی دەوڵەمەند نین بڵین خاوەنی کۆمپانیایەکین یان حزبێکمان لە پشتا یان دەوڵەتێکمان لە پشتا. ئێوە ئەو کاتە مەبەستە لەکێ چەند کەس بوون ئەم بیرۆکەیەتان لا گەڵاڵە بوو؟ تقریباً سەرەتا 12 کەس بووین لە سلێمانیە. هەر کەسی ئاسایی کەیتر ڕۆژانە یەکە بینین و مناقەشە ئەکەین و لەسەرەوەی چی بکەین و کارێکی ڕێکخراوی بکەینەوەوانە بەیەکەوە. ئیتر ئەم مەسلەیەمان بیست لە پەیزەکانیانەوە بڵاویانە کردەوە لە ئەوروپا کە ئەم کارانە ئەکەنوانە. ئیتر ئەستمان کرد کارێکی جوانە و ئەکرێت لەم بوارەیە زۆر بوار بگرێتەوە، ئەم کارە زۆر بوار بگرێتەوە، کارێکی فراوانە بە شێوەی تۆڕە، بە پانتایی ئەڕاوە نییە بڵێ تۆ هێڵێکی بۆ دابنیت بڵێ لەسەر ئەو هێڵە ئەڕاو بۆی نییە ئەم لا ئەولا بکە. بە لە هەموو بوارێکە ئەتوانی کار بکەیت بە هەر شێوەیە کە تۆ بتوانیت کۆمەک بە هەر کەسێک بکەیت، هەر لایەنێک بکەیت، ژینگە بکەیت، ئینسان بکەی، نەخۆش بکەی، کەم دەرامەت بکەی، مناڵ بکەی، گرنگەوەی هاوکاری و کۆمەکە. بەڵێ ئیترەوە فکرەکەی ئێمە بوو بۆ شوێ دەستمان پێکرد کۆبووینەوە وتمان بە تۆڕەکە پێک بین. سەرەتا لە گەڕێکی خەبات و کانیبا بەشێکی زۆری ئەو ئەندامانی کە لە تۆڕەکە یابوون لەوێ بوون کە تۆڕێکمان پێکێنا بە ناوی تۆڕی کانیبا و تۆڕی هاوکاری کۆمەڵایەتی کانیبا و خەبات. باشە. ئەم تۆڕە سەرەتا دەستی کرد بە کارەکانی لە ئەوروپا و ئێمە داوای کۆمەکمانە کرد. ئەوان تەمان وەزعی مادی لەوێ باشترە، لەوێش 7 تۆڕمان هەبوو ئەو کاتە سەرەتاکە دروست بوو. دەستیان کرد بەوەی کە کۆمەک بنێرنەوە، کۆمەکی مالیانە نارەوە لێرە سەبەتەی خۆراکە کڕاو ئەیرا بۆ کەسانی کە وەزعی داراییان خراپ لە کاتی کەرنتینەکەی ئەمە. بەس کاکشاخەوان چۆن بۆ مەسەلەن ئەو کۆبوونەوە شتتان بە حکمەوەی ئەو کاتی کەرنتینە بوو، مەسەلەن دووری کۆمەڵایەتی پێویست بوو، خەڵک زۆر نی ئێوەرا مەسەلەن نزیک بنەوە لە یەکتری، عیلاقات کەمتر ببوویەوە. ئێوە چۆن یەکتریتانە گرت، چۆن بوو ئەو ئیشانەتانە کرد؟ خۆتە زانی لە سەردەمی کەرنتینەیە تەبعاً ئێمە پێشتر عیلاقاتمان هەبوو بەڵێ ئەزانم بەڵام ینی یەکمان نەناسی. بەڵێ ئەزان پێشتر ئەو باسکەم باس ئەوواکەم کە مەسەلەن چۆن لە چ شوێنە کۆبوونەوە ئەم بیرۆکانەکان گەڵاڵەکردنەوە جار مەسەلەن لە دەرەوە لای باخی گشتی بێ لە شوێنێک لە دابنیشتینایە ئەوانە مەسەلەن قسەمان بکردایە، بەڵام زیاتر لە ڕێی فەیسبووکەوە خۆتە زانی فەیسبووک یعنی هینێکی کۆمەڵایەتی زۆر بەهێزی دروست کردووە ئەمڕۆ سۆشیال میدیا زیاتر لە ڕێی ئەوە پەیوەندیەکانمانە کرد. ئەمان بینی بۆ نمونە
شتێک دابەزی کۆمنتێکە نووسی شەیری شتێک کەی کەسێک کۆمنتت بۆ نووسیت لەم زۆرە هینانەیە گروپی با بڵین فەیسبووکیمان دروست کرد سەرەتا ئەوها بوو کارەکانمان تۆ بیرۆکە دروست دەکەی خەڵک زیاتر خۆیان بۆیە سوۆسیال میدیا و سیرکردنی خوێندنەوە و سیرکردنی فیلم وانە بەحکمەوەی هەمووی لە ماڵەوە بوو ڕاستە کە شەکەی گونجا بوو بەڵێ تر سەرتا لەوە دەستان پێکرد لە خەباتەوە دوای ئەوە چیتان کرد پاشان ئیتر لەوێ سیرمان کرد کارەکان باش سووە پێشەوە ئەوانە کۆمەکە هات و سەبەتەی خۆراک بۆ خەڵکە کڕاوانە خەڵکیشی زۆر با بڵین وەلایی هەبوو بۆ ئەو کاری ئێمە لە گەڕێکی کارێزەوشک و کانی کوردەش بەیەکەوە تۆڕێکمان دروست کرد لەبەرەوەی ئێمە تۆڕەکانمانە بێ لە 3 کەس کەمتر نەبێ ئەو کەسە ئەو گروپەی کە پێشێ هێنێ ژمارەی کەسەکان لە کارێزەوشک و کانی کووردا بە 3 کەسیان پێکێنا توانیمان تۆڕێکش لێوە دروستکەین لە گەڕێکی مەزیبەگیش تۆڕێکمان دروست کرد بەم شێوەیە هەنگاوەکان سەرتا بە گەڕەگەڕک دەستان پێکرد هەر خۆی فکری تۆڕەکە وایە لە هەر شوێنێک لە هەر ناوەندێک گروپێک کۆبێتەوە بتوانێت کار لەسەر ئەو ناوەندە بکە ئەتوانێت تۆڕێک پێک بێنێت تەنانەت لە خوێندنگەکان ئێسێمە دەستمان بۆ بردووە ئەم تۆڕانە دروستکەین لە شاری کەرکووک مەسەلەن دوای ئەوەی کە لە سلێمانیۆمانە لە شاری کەرکووک زۆر بە خێرایی کارەکان چووە پێشەوە تۆڕێکی زۆر باشیان پێکێنا بەڵام لە شاری کەرکووک لە یەک گەڕەکە گەڕێکی حوڕێی پێڵێن لەوێ هینەکە پێکات تۆڕەکە پێکات پاشان لە هەولێر دروست بوو ئیترنجا لە شار و شارۆچکەکانی تەروەکو و ڕانیە و قەڵاتزیە و کەلار و کۆیە و هەڵەبجە و ئیتر لە زۆربەی زۆری شار و شارۆ سۆران و لە زۆربەی زۆری شار و شارۆچکانی کوردستان ئێستا ئەمڕۆ تۆڕمان هەیە و ئەتوانن کارەکانی خۆیان بکەن و بەردەوامیش کارەکەن زۆر باشە ویستەمە بکەمە پرسیارێکە ئێمە بەس لە تۆڕەکانی هاوکاری کۆمەڵایەتی لە سلێمانی چییە؟ یعنی لە سلێمانی دەستان پێکرۆ بۆیە بۆ ناوەداتان ناوەیە خۆت ئێستا ئاماژت بەوە کرد کە ئەم تۆڕی ئێوە زۆر لەوە فراوانترە کەس لە زۆربەی شار و شارۆچکەکانی تریش ئێوە خەڵکتانێ و ئیشانە ئەکەن کاری کۆمەک ئەکەن نا خۆی ئێمە 22 تۆڕمان هەیە ئێستا لە حاڵی حازرا 22 تۆڕمانەیە و ژمارەشی بەرەو زیاتر بوونە تۆڕ ئێمە مەبەستمان لەوەیە کە لە شوێن یەک گروپێک دروستە بێت بە شێوەی تۆڕ ئەم کارە ئەکا باشە بە شێوەیەکی تۆڕی گروپیەکەن بەیەکەوە کۆمەکان کۆکەنەوە لە شوێن لە نقطەیەکە دایەنێن و دەسەکەن بەدابشکردن یان چەند بەهانای کەسێکەوە ئەم تۆڕانە لە سلێمانیە ئێمە 3 تۆڕمان هەیە بۆیە ناومان ناوە تۆڕەکانی هاوکاری کۆمەڵایەتی لە سلێمانی ئێستا بۆ نمونەوەی هەولێر ناوی تۆڕی هاوکاری کۆمەڵایەتی هەولێرە چکە یەک تۆڕیان هەیە ئەوەی کەرکووک ناوی تۆڕی هاوکاری کۆمەڵایەتی حوڕێیە چکە یەک تۆڕیانەیە و لە گەڕێکی حوڕێ لە سەرانسەری کەرکووکان نییانە با بڵێن بەم شێوەیە مەسەلەن لە وڵاتێکی وەکو ئەڵمانیا تۆڕی هاوکاری کۆمەڵایەتی ئەڵمانیامانێ هۆڵەندا مەسەلەن سوید فینلاندا سویسرا ئەمانە بەم شێوەیە ئوسترالیا کەنەدا ئەم هەریەکە و ناوی تۆڕێکیە بە ناوی وڵاتەکەەوە لە کوردستانیشا بە ناوی شارەکان و بە سلێمانیە کە 3 تۆڕی هەیە ناومان ناوە تۆڕەکانی هاوکاری کۆمەڵایەتی سلێمانی زۆر باشە بزانم باسی لەوەت کرد کە ئەو کەسانی کە کوردن لەوێ یارمەتی ئێوە ئەیان هەر تەنها ئەوانن سەرچاوی داهاتی ئێوەیە خۆت کەسی تر شوێنی تر هەیە سەرچاوی هاوکاری ئێوە بێ هاوکارتان بێ لەم ئیشەیە و لەم پرۆژەیە بەڵێ ئێمە نە ئەوان سەرەتا وەکو دەستپێکێک ئەو هاوکاریانیان بە ئێمە پێشکەش کرد دواتر ئێمە پشتمان بە خۆمان بەست لە ناوخۆی کوردستانە باشە ئێستاش لە یازال کەسانێک هەن لەوێەوەکە کۆمەکە نێرن و حتمما بێگومان کە بەردەوامە کۆمەکان لەوێشەوە ئەوانە بەڵام ئێمە زیاتر پشتمان بەو هینە بەست کە لە ناوخۆوە ڕوحێتێکی هاوکاری لەگەڵ لە ناو خەڵکا دروستکەین ئەساسی فکرەکە ئەوەیە تۆڕی هاوکاری کۆمەڵایەتی ڕوحێتێکی هاوکاری لە نێوان ئینسانەکان دروستکەی بەرامبەر بەیەک مەسەلەن ئێمە پەنا ئەبین بۆ کۆمپانیاکان پەنا ئەبین بۆ لایەنە حکومیەکان بە حکمی ئەوەی سەر بە هیچ حزبێک نین و نامانوێت دەخالەتی سیاسەتکەین وەکو حزبی سەردانی هیچ لایەنێکی حزبیمان نەکرد و ناشریکەین لە بەرناممانان نییە بەڵام وەکو لایەنی حکومی سەردانی لایەنی حکومیەکەین بۆ نمونە سەردانی محافەزەی سلێمانیمان کردووە سەردانی قایمقامەتی کۆیەمان کردووە سەردانی جێگری بەڕێوەبەری شارەوانی سلێمانیمان کردووە
سەردانی ئەو لایەنە پەیوەندیدارە حکومیانە ئەەکەین بەڵام وەکو تایبەتیش و کەرتی تایبەتیش کۆمپانیەکان بەڵێ بۆ نمونە ئێمە کۆمپانیای مانگروڤمان سەردانی کردووە بۆ دایبی و کلنسی تەڕ و پاکەرەوەکان مەسەرەن کە لە بەرنامانە لیستێکیان بۆ ئامادەکەین و کۆمەکمان بکەن بۆ خانەی بە ساڵات سوێن مناڵانی بێسەرپەرشت و مناڵانێکی بێباوک کە وەزعی داراییان خراپە کۆمەک بکرێن سەردانی کۆمپانیایی مەسەلەن بەهار گروپمان کردووە کە کۆمەکمان بکەن بۆ کۆمەڵێک شیر و دایبیوانە بۆ مناڵ خۆتە زای ئەمڕۆ مەسەلەن بە تایبەتی مناڵی بێباوک و دایک زۆرەکە زۆر پێویستی بە شیر و دایبیە بەرحاڵ ئەمانەمان سەردانی کردووە سەردانی چەندین کۆمپانیا و شوێنی ترمان کردووە کەسایەتیمان کردووە بەدەنگە ئەو هاتنی ئەو خەڵکە مەسەلەن کەسایەتی کۆمپانیا کەرتی تایبەت بۆ نمونەکەرتی حکومی بەنی خەڵکەکە چۆن لەم ئیشەی ئێوە ئەڕوانێت مەسەلەن یارمەتی دەرتانن پیان خۆشەکە ئەم ئیشە بکەن لەگەڵ ئێوە دوو زۆری هەیە زۆرێکی هەیە تەبعاً ئێمە ڕاستەوخۆ خۆمان ناکەین بە شوێنەکەی پێشتر مۆعید وەرەگرین فکرێکی لەسەر مەسەلەکە بۆ باسەین لە ڕێی ئیلاقاتی خۆمانەوە چونکە ئیلاقاتێکی فراوانمان هەیە ئێستا ئەو کەسەی کاچین سەردانیەکەین پێشتر ئاگاداریەکەینەوە کە ئێمە چین بۆ لایوەنی خۆمان بکەینە شوێنەکە و یەکسەر بین بەسەریاوی تری حراجی کەینەوەوانە نا پێشتر فکرێکی لەلا باسەکەین کە ئێمە کارەکانمان چییە و چۆنچۆنی هاوکاری خەڵکەکەین و فکرەکانمان چۆنچۆنیە ئەما خینە بەردەستی تر ئەو ئەگەر پێی خۆش بێت جۆمان لێ بکرێ شەرنی هاوکاری شتکە پێی خۆش بێت جۆمان لێ بگرێت کاتێکمان بۆ دانیاچین بۆ لای و کاتی خۆمانی بۆ باسەکەین فکرەکەی خۆمانی بۆ باسەکەین خۆشبەختانە تا ئێستاوی کە سەردانیمان کردووە توان بڵێن پسانە و پێنجی لەگەڵمانە هاتووە و هاوکاری کردووە خەڵکیی زۆر باشەیە کە ڕوحێتی هاوکاریتیایە و هاوکاری ئەو مرۆڤانەکە کە زۆر بووی مەبەستا کە کەسانێک ئاوهاوەزیان ئاوهایە و هاوکاریان خۆش بێدەستی ئەوش خۆش بێدەستی ئەوانش خۆش بێوادارم هەر بەردەوام بن لەم ئیشانە ئەگەر بە شتێکی بەسیتیش بێ گرنگەوەیە تۆ هەر زەمیری خۆت زۆر ئاسوودە زۆر ڕاستە ئەبینی کەسێک لە پەنای دەستەوە ژیانی بەرە و نەمان ئەچیە یان مەسەلەن نەخۆشە خەریکە ئەمرێ یان مەسەلەن خواردنی نییە برسیە نەخۆشەکەوێ مەسەلەن جلوبەرگی نییە سەرمایەتی نەوتی نییە خۆی گەرم کاتەوە زۆپای نییە خۆی گەرم کاتەوە بەتانی نییە خۆی داپۆشیە کە ئەم حاڵەتانە ئەبینی لە زیاتی ئەوەی دانیشی هەستە ئیشێکی بۆ بکە بەیند و بەیانێگەر هیچی شت بۆ نەکرد ئەڵێ من هەوڵی خۆممما مهمەوەیە هەوڵێک بی ئەوە گرنگە بەلای ئەوە ببینەوە لای تۆڕەکەتان بزانم ئامانجی سەرەکی ئێوە لەم ئیشە زیاتر چییە وەکو تۆڕەکەتان ئامانجی ئێمە لەم کارەیە کۆمەکۆکردنەوە یاخود شتێکی تر هەیە لە پشت ئەمەوە زیاتر حەزەکەن لە ڕووی مرۆییەوە ئێوە ئیش بکەن ئەوە هیچ لە ڕووی مرۆییەوە و کۆمەکردن بە ئینسانەکان بەڵام ئێمە لەم بارودۆخەیە کە ئەمڕۆ بە تایبەتی کوردستان کە بە شێوەیەکی زۆر بەر ئەم لێشاوی ئەزمەی ئابووری جیهان و مەسەلەن ئەو ڤایرۆسی کۆرۆنایە کەوتووە بە تایبەتی منطقەی سلێمانیش با بڵێم زیاتر لە چاو شارەکانی ترەوە کە تۆ بچیتە شارەکانی تر مەسەلەن ئەوەی کە سەر بە جنوبە تا ڕادەیەک وەزعی ئابووری باشترە لە بەرەوەی لەوێ موچەیان هەیە ئەوەی لە هەولێرە مەسەلەن هەلی کار زۆرترە لە هەولێر تا لە چاو سلێمانی مەسەلەن لە شارەکانی وەکو کەلار حدودیە لەوێ تا ڕادەیەک کار هەیە بەڵام سلێمانی زۆر وەزعی دارایەکەی خراپە ینی خەڵکە بینیت کە ڕۆژانە بەرەوداتەفی نەچێ باری ئابووریەکەی فکری ئەمەوەیە لە پەنەی خەڵک بۆسینەوە لەم وەزعەیە ئیتر ئەگەر حتا بە قسەیەکیش بێ ئەگەر بە بەدەمۆچوونێکی بێ دوو قسەیشی بۆ بکەیت و هاوکاریشی بکەیت تەلەفۆنێک بۆ کەسێکەکەیت ئێمە مەسەلەن زۆر جارە بووە نەشمانتوانیوە هیچ بۆ کەسێک بکەین بەڵام کەسێکی بێدەسەڵات بووە توانای مەسەلەن ئەوەی نەبووە خۆی بەرێتە پێشەوە لە خەستەخانەیەک لە شوێنێک کارێکی ڕاوەستاوە چوینە پەیوەندیمان بە دکتۆرەکەەوە کردووە کارەکەمان بۆ ڕای کردووە مەسەلەن ئەم جۆرە کارانەشمان کردووە تەنها فکرەی ئێمە لەم کاتەیە ئەوەیە کە لە پەنای خەڵک بۆسینەوە لەم وەزعەیە زۆر باشە دەستان خۆش بێ هاودڵی خەڵک بکەین بە لەم بارودۆخەیە ئیشێکی زۆر باشەکان دەستان خۆش بێ دووبارە دەستان خۆش بێ شەڵار بەردەوامە بن بزانم چۆن ئەندامتان هەیە ئێوە لەم تۆڕی خۆتان و مەسەلەن مەرجی بوون بە ئەندامبوون لە لای ئێوە چییە چۆنە مەسەلەن ژمارەی ئەندام ناتوانم بە تەحدیدی پێت بڵێم چەند ئەنداممان تۆڕەکەی خۆت لە سلێمانیا لە سلێمانیا ئێمە ئاخیر هینمان گرت با بڵین کۆبوونەوەی ساڵانەمان گرت تقریبان 3 مانگ پێش ئێستا لە مانگی لە ناو مانگی 12 سەرەتای مانگی 12
20 ئەندام ئامادە بوو لەوێ لە کۆبوونەوەکەیە بەڵام خۆمان نزیکەی چل ئەندامێکمان هەیە لە سلێمانیە ئیتر لە شار و شارۆچکەکانیش بە پێی کاروینەکانی خۆیان بەڕاستی ژمارەیەکم لا نییە بڵێم چەندێکە بەڵامی تر هەر شارە و هەر وڵاتە و کۆمەڵێک ئەندامی هەیە تەسەوڕ ناکەم لە 5 کەس کەمتر بن ئەوە بۆ نمونە ئەوەی وڵاتەکان با بڵین ئەوەی کە لە کوردستانە بۆ نمونە لە کەرکووکە تەسەورەکەم نزیکەی 15 ئەندامیشیان هەبێ ئەوەی لە هەولێرە نزیکەی 30 ئەندامیشیان هەبێ زیاتریش کە لەوێ سنووقی کۆمەکیان پێکێناوە کە سنووقی کۆمەک هەر سنووقێکی کۆمەک ئێستا حالیان سنووقێکی کۆمەکیانە 30 کەس بەشدارە لەو سنووقی کۆمەکەیە یعنی نازانم ناویبنی ئەندامیان نا بەڵام بەو ڕوحێتەوە هاتووە کارت لەگەڵاکە واتە لە غێر ئەندامیش ئەم سنووکان داناوە خۆی سەرەتا سنووقەکە کە دروست ئەکرێ فکری سنووقەکە چۆن چۆنیە سنووقی هاوکاری ئەوەیە کۆمەڵێک کەس لە ناو یەکا کووە بنەوە بۆ منە لە مەکتەبێکا باڵێن لە قوتابخانەیەکە کۆمەڵێ مامۆستان سیان سوارێکیان ئەڵێن ئێمە سنووخێک پێکەێنی ئەم سیان سوارە مانگێڵە 5,000 لە موچەکەی خۆمان نەخینە ناو سنووقەوە بۆ یەگەر کەسێک پێویستی بین و سەبەتەیەک خۆراکی وەبەری وای لێ هاو مەسەلەن یەک سنووقمان لە هەولێرە گەیشتە 30 کەس بەشداری کرد لەو سنووقەیە باشە مەسەلەن بەم شێوەیە فکرەکان مەسەلەن بۆ نمونە سنووقەمان لە فینلەندا هەیە ئەم سنووقەمان لە زۆربەی شار و شارۆچکەکانە هەیە بەڵام تا ئێستا لە سلێمانیە نەمانتوانێت دروستیکەین بەداخەوە هینمان هەیە بەرناممان هەیە بۆی دەستی بۆ بەرین بەڵام جارێ لە سەرەتایی زۆر باشە بزانام کێن ئەو کەسانی کە لای ئێوە ئەو هاوکاریانە وەرئەگرن مەسەلەن مەرجی بۆ نمونە ئەو سنووکە ئەگەر دابنرێت چەند ماڵێکیش پێویستیان بە هاوکاری بێ ئەم سنووکە دابەشەکرێ بەسەریانە یاخود ئەوەی کە زیاتر مستەحەقە زیاتر بۆ نمونە نەخۆشیێکی قورستریان خۆت پێویستی پێێتی زیاتر زۆر ڕاستە ئێمە ڕاستیەکەی ناتوانین تەواوی ئەو کەسانی کە هەژارن ئیمکاناتەکانیان بۆ دابین بکەین ئیتر لە ڕووی خۆراکەوەیە لە ڕووی جلوبەرگەوەیە لە ڕووی تەندروستیەوە بە تایبەتی لە کەرتی تەندروستی ئەمڕۆ خۆتەزانی کوردستان هەر زۆر وێرانە زیاتریش حکومیەکان زۆر وێرانە تەنانەت تا ڕادێکی زۆر ئەمەلیات بۆ نەخۆش ناکرێ مەسەلەن ئێمە دوێنێ نەخۆشیەکمان هەبووە لە 8 مانگە قاچی شکاوە دوێنێ 26 مانگ بۆ عملیاتەکەی بۆ نەکراوە هەر دەستی بەدەستی پێکراوە بچۆرە بۆ ماڵەوە ئەم دکتۆرە پێوتوەوە تێنەگەیشتنیەکە بووە لە نێوان کە سوکاری نەخۆشەکە و دکتۆرەکانە مەسەلەن کەسێک گەر تۆزێک فەقیر بێ با بڵین لە ڕووی قسەکردن و تێنەگەیشتنی لە هینە ئیداریەکانە تیاچێ بەڕاستی لە خەستەخانە ئێساەوە قاچی یعنی پێویستەکە عملیاتەکەی ئەو بشکێنرێتەوە چکە و ئێسکە تا ڕادەیەک یەکی گرتوەوە عملیاتەکەی زۆر قورس بووە گەر سەرەتا دەستی پێبکردە ئاسانترە بوو ڕەنگە ئێستا دوێنێ دکتۆرەکە پێیوتی نوتی لەنجەیەکی تێکەوێت لە کاتی ڕۆیشتنە بەداخەوە کوڕێکی گەنجی 19 ساڵ لە کریەکاریە کەوتۆتە خوارەوە و قاچی شکاوە بەهەرحاڵ ئەم کەسانەی کە ئێمە ئەچین هاوکاریانەکەین ئەوەیە کە بزانین بەڕاستی پێویستی بە هاوکاری ئێمە تیممان هەیە گروپمان هەیە کە ئەچێت سەردانی ئەو ماڵە ئەکا لە نزیکەوە حاڵ و گوزەرانیان نەبینێ ئێمە بە هیچ شێوەیەک نەناو بڵاوەکەینەوە نەڕسمی کەسەکان بڵاوەکەینەوە شکۆی مرۆڤەکەمان زۆر بۆ گرنگە بە پێچەوانی بەداخەوە کۆمەڵێک کەس و لایەنی تر هەیە کە ناو بڵاوەکەنەوە ئەچن ئەیخەنە سەر تەلەڤیزۆنەکان کەناڵەکانی ڕاگەیاندن پاڕانەوە بە زۆرێک زەلیلبوونی ئەو ئینسانە ئێمە زۆر بۆمان گرنگە شکۆی مرۆڤەکان بپارێزین ئەوە خاڵێکی زۆر گرنگە ئەوە بە هیچ شێوەیەک لە یەک ڕاگەیاندنی ئێمەیان ناوی کەسێک نبینی کە هاوکاری وەکو بۆ نمونە خانی بە ساڵات چوان کەڵی خانی بە ساڵات چوان ئەوە تۆچی کۆمەک بە کۆمەڵێک کەسەکەی کە لەوێ کەوتووە لەسەر کۆمەکیش ئەژینەوەوان بەڕاستی ینی حکوومەتیش ئەمڕۆ موچەیەکی وایان ناداتیە ئێمە چوین بۆ لای ژیارخان کە بەڕێوەبەری سنتەری گەشە پێدانی کۆمەڵایەتیە لە بەکرە جۆگەر ناوەکەیم بەڕاستی وتبێ بزەبت هینەکەم لە بیر نییە ناوی سنتەرەکە چوین بۆ لای یعنی ئەو خۆی فەقیرە ڕۆژتا ئێوارە ڕائەکا لەم شوێن و لەو شوێن کۆمەکیان بۆ کۆکاتەوە لەم کۆمپانیا و لەو کۆمپانیا بەو شێوەیە ئێمە کە چوین پرسیارمان کردەوە پێویستان بە چییە کۆمەڵێنی خسە بەردەستمان مەبەستم لەوەیە ئەو کەسەی کە ئێمە هاوکاریەکەین ئەچین لە نزیکەوە تا حاڵ و گوزەرانی بزانین تەنانەت تووشیش بووین ینی مەسەلەن ئەچیتە ماڵەکەەوە کابرابینی وەزئی زۆر خراپە ناهێڵە بچیتە ژوورەوە ژوورێکی کردووە بە موبەق با بڵێن ژووری دانیشتنەوەی کرۆ بە موبەق لەوێ حاجەت و شتەکانیە شوا و کە ئەتێ بچیتە ژوور ناتوانین بچێژۆ حاڵێ بینی بەو شێوەیە ئەبینی حاڵی زۆر خراپە بەڵام دواتر بۆ نمونە جاری دووەم چینەتەوە بۆ ماڵەکە سیرمان کردووە
ناو ماڵەکەی پاک کردوێتەوە و کۆمەڵێک ئەساس و شتی جوانی لە ماڵەکەی دانەوە ڕەنگە بڵم بای نزیکەی $2,000 $3,000 ئەشیا لە ماڵەکەیە بووە. یعنی ئەم حاڵەتانەشمان هاتوۆتە پێش بەڵام تا ڕادەیەکی زۆر تا بۆمان بکرێت تا بۆمان بکرێت پرسیاریش لەباری ئەو کەسەوە بکەین لە دراوسیەکانی بە تایبەتی لە خاوەن مۆلیدەکان چونکە خاوەن مۆلیدەکان ئاگایان لە گوزەرانی ئەو کەسانە هەیە ئازانێت چەند مانگ بۆ نمونە پاری کارەبای ناوە بەو شێوەیە زیاتر بۆ دەرەکەی ئەو کەسە وەزعی دارایی چۆنە تەنانەت پەیوەندیمان بە ئەنجومەنی گەڕەکەەوە کردووە تا بزانین گوزەرانی ئەو کەسانە چۆنە ئەنجا هاوکاریەکانمان بردو چکێمە هاوکاریەکانمان مەحدودە تا ڕادەیەکی زۆر نییە چونکە وەکوتم نە حزبێک نە حکوومەتێک نە کۆمپانیایە کەسێکمان لە پشت نییە خۆمان بە هەوڵ و هیمەتی خۆمان و کەسانێک کە بۆیان مەسەلەیە مۆزوعە ئەم کۆمەکانە پیا ئەەکەین بۆیە ئەبێت بەڕاستی بگاتە شوێنی خۆی. زۆر باشە بزانم پرۆژەکانتان خۆی لە چیا ئەبینێتەوە پێش ئەوەی کە باسی بکەی بزانم باسی ئەوەت کرد کە شیر و دایبی و ئۆشتانەتان زۆر کۆ کردوێتەوە بزانم مناڵ تا چەند لای ئێوە گرنگە تا چەند لە پرۆژەکانتانە گرنگی بە مناڵ ئەیان چونکە مناڵ ینی بەڕای من لە هەموو شتێک گرنگترە لە دنیا. زۆر ڕاستە. ئێمە لە سەرەتایی دەست بەکاربوونمانەوە وەکو باسم کرد دەستمان کرد بە دابشکردنی سەبەتەی خۆراکە لە دەرەوە کۆمەکانە هاتوو دابەشەکرا. دواتر جلوبەرگ ئێمە تقریبان تا ئێستا نزیکەی 4 تەن جلوبەرگمان تەوزیە کردووە. ئەو جلوبەرگانەتان لەکوێ بوو؟ لە ئەوروپاوە بۆمان هاتووە بەشی زۆری لەوێ مەسەلەن لە هۆڵەندا و ئەڵمانیا و ئەمانەوە کۆیەکەنەوە خۆتەزانی لەوێ کەسانێکمان هەیە بەس تایبەتە بەوە هەڵەسێت جلوبەرگەکان کۆکاتەوە وتویەکە ئەیشوا جوان یعنی داوا کراوە لەو کەسانی کە جلوبەرەکان ئەهێنن بۆ تۆڕەکان بیشوە وتویکە قەیکە و بیهێنێن جا جیاشی کاتەوە بۆ نمونە هی مناڵە هی گەورەیە هی ژنە هی پیاوە جلەکان جیاکرێتەوە بەم شێوەیە بە ئوتوکراوی و بە پاکوتەمیزیە گاتە بەردەسی کەپ سەکرێت لە کارتۆنە و مەسروفی تیار و گواستنەوەکەی ئەگاتەوە سلێمانی دەستیەمەیان شارەکانی تر هەر جارە و بۆ شارێکێنێرن بە پێی ئینی خۆیان بەرنامەیەکی خۆیان کە هەیەە بەم شوێ جلوبەرەکان زیاتر لە دەرەوە هاتووە بەڵام ئێستا ئێمە مەغزەنیشمان هەیە لە سلێمانیا 2 مەغزەنمان هەیە کە ئەم مەغزەنانە خۆشبەختانە سوپاس بۆ کەسانی کە هاوکارمان بوون پێم خۆش نییە ناوی کەس بیانم لە بەروی حەقی کەسانی تریش نەفەوتێ کە هاوکاریان کردوین بۆ ئەو مەغزەنانە مەغزەنی خۆیان ناوە بە ئێمە کە جلوبەرگەکانمان لێوەدا بنین ئەو ئەشیانی کە هەمانە لێوەدای بنین بەرامبەر ئێوە ئەو مەغزان و شتەتان بەڵێ هیچ شتێکمان بە پارە نییە بڵین پاری تیاسەر زۆر باشە ئەوە ژارە بە خێرێک بۆ ئەوان ئەی تەبعاان بێگومان ئەی چۆن کابرا خۆشی ئەندامە لەگەڵمانە یعنی لە دوای ئەوەی کە داوای ئەو کارەمان لێکرد و کە مەغزەنەکەیمان بێت تەمان لە ڕێ عیلاقاتەوە بوو بە ئەندامی ئەندامبوونی خۆشی ڕاگەیان کاریشمان لەگەڵاکە و خۆشی کۆمەک کۆکاتەوە بەو شێوەیە دواتر ئێمە لە بواری تەندروستیە دەستمان کرد بە کارکردن لە سەرەتایە تەمان من باسەکەم لە بواری تەندروستیە دەستمان کرد بە کارکردن ئەوە بوو کەسانێک پەیوەندیانە کرد پێویستیان بە عملیات بوو توانای دارایان نەبوو کە عملیات بکەن ئەمەلیاتمان کرد کەسانێک پێویستیان بە عیلاج بوو توانای کڕینی عیلاجی نەبوو ئێمە تا ئێستا تقریبا 15 عملیاتمان کردووە بە ناوی تۆڕەکەەوە ینی هەموو تۆڕەکە لە هەموو شارەکانە تا ئێستا 15 عملیاتمان کرد لە عملیاتی بچووکەوە تا عملیاتی گەورە تا 8 میلیۆنی تیا بووە و 300,000 تیا بووە تقریبا داودەرمانمان بۆ 35 کەس دابین کردوە بە ڕێژەی 3 مانگ بۆ ساڵ یعنی تایەیە کە بۆ 3 مانگ دی دەرمانی بۆ دابین کراوە تایە بۆ ساڵ کە ئێستاش کەسی تایە ئێستاش بەردەوامە هینەکەی هێشتان 3-4 مانگی ماوە تا تەواو بێ کاتی دەرمان کڕینەکەی کە کەسانێک خۆیان ئامادە کردووە کە بۆ ماوە 1 ساڵ دەرمان بۆ کەسانە بکڕن دەستمان بەم کارانە کرد خەڵکانێک هاتن زۆر بە لێشاوی تر خۆتەزانی کەرتی تەندروستی لە کوردستانە چۆنە داوای کۆمەکیانە کرد کە کۆمەکیان بکەین لە بواری تەندروستیە بیرمان لەوە کردەوە تۆڕی هاوکاری تەندروستی پێکبێنین ئێمە لە سەروبەندی دروستکردنی تۆڕی هاوکاری تەندروستیە تقریبا سەردانی نزیکەی 150 دکتۆر و پەرستار و ئەوانەمان کرد ئیتر ئەوەی کە نۆرینگەی هەیە ئەوەی کە یادەی هەیە
لەم سەردانکردانەمانە تقریبن تا ئێستا تام لە حەزەیەکە لەگەڵ بەڕێستا قساکەم نزیکەی 50 دکتۆر و پەرستار ئەندامن لە گەڵمانە لە تۆڕی تەندروستیەکە. ئێمە تۆڕی تەندروستی کۆمەڵایەتیمان پێکێنا کە ئەو تۆڕە نۆمان پێش ئێستا لە دەستگای جەمال عیرفان کۆنگرێکی ڕۆژنامەوانیمان بۆ تایبەتتان کردو بەس بە کاری تەندروستی بواری تەندروستی ئەوانیش کارەکانیان ئەگەر دەرفەتە بێت چەند نقطەیەکیان باسکەم حەزمە کرد کەسێک لە خۆیان لێرە بوونە چکە و کارەکانی ئەوان سەر بەخۆیە پەیوەندی بە تۆڕەکەیمەوە نیە کاری هاوبەشەکەین بەڵام ئێمە ئەوانمان دروست کرد بەڵام ئێمە کاری سەربەخۆی خۆیانێ و پەیوەندیان بێمەوە چکە و تۆڕێکی سەربەخۆن ئینشاڵڵا بۆ دەرفەتێکی تر ئینشاڵڵا ئیتر ئەمان هینیان کرد کارەکانیان ئەوە بوو سەرەتا تیمی گەڕۆکیان پێکێنە تیمی تەندروستی گەڕۆکە چون سەردانی ئەو لادیە و ناوچانەیانە کرد کە کەرتی تەندروستی دەسی ناگاتە ئەو شوێنانە بۆ نمونە سەردانی گوندی خێڵی حەمەیان کرد لەوەیان نزیکەی 30 کەسیان بەسەر کردەوە لە عیلاجکردن و فەحسکردن و ئەوانە ئەوەشی کە لەوێ عیلاجی سەرەتایی بۆ نەکرا نەقلی سلێمانیان کرد دواتر سەردانی دی تەپی سەفایی سەر و تەپی سەفایی خوارویان کرد دواتر سەردانی خەڵوەتگەی پیریان کرد ئێستا دەستیان کردەوە بە سەردانیکردنی مەکتەبەکان بۆ مناڵەکان با بڵین زۆر باشە ئەوە بینیم لە پیجەکەتانە ئەو زیاتر کاریش لەسەر لە ڕێگەی ئەو پیجەتانەوە زیاتر ئیشەکەن و بەڵێ بەس پیجمان هەیە ئیتر لە ڕێی پیجەکانەوە پیج هەموو تۆڕێک با بڵین پیجی خۆی هەیە ئیتر هەیە گروپی هەیە شەرت نییە پیجی هەبێ هەر تۆڕێک گروپی خۆی یان پیجی خۆی هەیە کارەکانی لە ڕێەوە بەردەوام ئەبن ئەو سەردانیکردنی بۆ قوتابخانەکان چونکە لە ئێستا بەڵێ ئەو کاری سەرەتامان ئەو سەرەتا دەستمان پێ کردووە بەردەوامە لە بەرنامانە ئێستا حالیان چەندین ئێستا حالیان لەم دقەیەکە لەگەڵ بەڕێستا قساکەم لەگەڵ 3 قوتابخانەیە پەیوەندیمانەیە کە موعیدیان لەگەڵا بگرین و بچین پەیوەندیان پێوە بکەین و قسەیان لەگەڵا بکەین بۆی بتوانین بە هاوبەشی کارەکان بکەین. زیاتر لە قوتابخانەکان باسی پەیامە تەندروستیەکە زیاتر لەوێ ئەگەێنن پەیامی تەندروستیە بەس پەیامی تەندروستی نییە ئەو تیمەی کە ئەڕۆن بۆ نمونە فەحسیدانەکەن بەشیان فەحسی چاوەکان ئیتر بە پێی نەکەی سە بۆ نموناوی کە خەڵۆتگەی پیری بۆ فەحسی چاو ڕۆیشتن و فەحسیدانیشیان کرد ئەوەی قوتابخانەکان زیاتر بۆ فەحسیدانە تا ئێستا ئیتر هەر جارێک کاڕۆن 200 تەلەبە 250 تەلەبە فەحسیدانەکەن و هەندێک جار فڵچە و معجونیشیان بۆ بن کە لەوێ فێری ڕێنمایەکانیانەکە ڕێنمایە تەندروستیەکانیش بۆ خۆپارێزی ئەگەر فرسەتە بێت دینەکان باسی مناڵەکەت باسی ئەو پرۆژانت بۆ نەکردم کە بۆ مناڵ کردوتانە ئێمە بۆ مناڵ تا ئێستا تا ئەم لەحزەیە با بڵین ئەوە ویستم لە ناوینەکانە بە خاڵ بێمە خوارەوە تا ئەم لەحزەیە تقریبەن بەشی بەس لە سنووری سلێمانیا بەشی 500 مناڵ بۆ یەک مانگ هەر مناڵی بۆ یەک مانگ شیرمان دابین کردووە دایبی بە ڕێژەیەکی کەمتر چونکە هینمان نەبووە با بڵێن ئەو کۆمەکە نەبووە بەڵام بۆ شیرەکە سپۆنسەرمان نەبوو توانیمان بەشی 500 مناڵ شیر دابینکەین بۆ هەر مناڵی بۆ یەک مانگ دایبیش هەبووە بەڵام بە ڕێژێکی کەمتر لە شیرەکە توان بڵم تقریبان بەشی 25 مناڵێک دایبیمان دابین کردووە ئەویش هەر بۆ مانگێک دواتر ئێمە دەستمان بر بۆ هەلیکار بڕاستێنین بۆ کەسانێک کە لە ماڵەوەن بۆ نمونە کاریان نییە بۆ نمونە دەورەی دوورمانمان کردوتەوە کە خۆمان نەمان کردەوە چون پەیوەندیمان بە کۆمپانیەکانەوە کردووە و ئامادە بوون بۆ نمونە لە هەر سێ کەسمان بۆ وەرگرن بە شەهادەوە بە پێدانی شەهادە و بە هەموو شتێکەوە ئەم کەسانە بەبێ بەرامبەر شەهادەکەشیان وەرگرنەوە توانن کاریشی پێ بکەن بۆ نمونە دەوراتی ساڵۆن ئارایشگا پەیوەندیمان بە چەندین ئارایشگاوە کردووە کە کەسی بۆ وەرگرتوین لەم دەوراتانەیە بەشداریان کردووە و بوون بە خاوەنی هەلیکاری خۆیان ئەو کەسانی کە ئەو دەورات توشتانە وەرەگانی لە ئێوە گرنگە بۆ نمونە هەر ڕەگەزێبێ هیچ کێشە نیە نەخێر هەر کەسێک پێی خۆش ئێمە شتەکە بڵاوەکەینەوە ئەگەر سەیری پەیزەکەت کردبێت ئەم دەورانەمان هێر کەس پێی خۆشە ناوی خۆی بنووسێ و هینە تەبعاً ئێمەش ئەو کاتە سەردانی کەسەکەکەین بزانین وەزعی دارایی چۆنە ئەنجا لە دەورەکەیە بۆی هەیە بەشداری بکە دواتر وەکو باسم کرد ئێمە مەسەلەن لە ڕووی نەوتەوە نەوتمان پێشکەش بە خەڵک کردووە لە سنووری سلێمانیا ئەوەی کە بەس من بیزانم تا ئێستا چل خێزان هەر خێزانەی 100 لتر نەوتمان بۆ دابین کردووە پارە مەسەلەن کەسانێکی زۆر کە هەبووە وتێتی من ئەم پارەیە ئەم بۆ ماڵە مەبلەغێکە بۆ نمونە ئەم پارێ بەرە بزەبەت ئێستا حەدی پارەکەم لەبەر نییە بەڵام هەموویمان نووسیوە لە ڕاگەیانەکانە قوتابخانەکان کە ئێستا دەستمان کردەوەی کە سەردانیان بکەین کۆمپانیاکان کە سەردانیانەکەین و داوای کۆمەکیان لێکەین سنووقی کۆمەک کە باسم کرد
ماڵی هاوکاریمان هەیە لە هەولێر و لە بەرناممانەیە لە سلێمانیش دروستی کەین زۆر باشە هیوادارین بتوانین ماڵی هاوکاریمانەیە لە هەولێر ئەم ماڵی هاوکاریە چییە بۆ نمونە خانوویەکە لەوێ هەم کۆبوونەوەی خۆیانی تیاکەن هەمیش داوا لە خەڵکەکان ئەگەر شتێکی هەیە بیهێنێ بۆیە و کەسانێک شەگەر شتێکی پێویستە و بێت لەوێ بیبە یعنی وەکو ئەوەی کە زیایی هەیە پێشکەشی کا و ئۆشی کە پێویستێتی بیبە بەخشە شتەکەت هەیە بە پارێکی ڕەمزی کەم زۆر کەم ئەی فرۆشیت و هیچ شوێنێکیش ناگرێت لێدانی کەسێکی کەسانێکە بۆ پەیوەندی پێوەکردو مەسەن من نەگەبی فرۆشم بۆ شتە 10,000 بۆ کا بەڵام کابرا ڕەنگە بیفرۆشێتەوە بە 50,000 چ لە زار خێری تیا بکە بە هەر بە خەڵکە فەقیرەکەشیە فرۆشیە دەورە تۆ ببێ بە کەسێکی کە بۆ من با بێ بە ئەجرێکیش ئەو کاریکەیکە مەسەلەن ئێمە وەکو باسم کرد کارمان بۆ خانەی بە ساڵات چوان کردووە بواری ئەمەلیات و چارەسەری تەندروستیە کردووە تەنانەت لە بواری ژینگەیە کارمان کردەوە بە تایبەتی لە کەرکووکە پاکردنەوەی باخچە و نۆژەنکردنەوەی و شکاندنی ئەو کورسی و شتانی کە شکاوە چاک کراوەتەوە ئەو لامپ و گڵۆپ و شتانی کە شکاوە چاک کراوەتەوە بیرەکەی کەوتۆتەوە کار مەسەلەن باخچەکەیان دروست کردووە پارکیان دروست کردوێتەوە لە سلێمانیشە ئەوەی کە سەرەتا وەکو هەنگاوی یەکەم دەستمان بۆ برکارەکان ئەوە بوو لە سەر لانەی سەگە بەڕەڵاکان کە لە ئەو دیویسەیتەرەی عربەتەوە دروستیان کردووە کە شوێنێکی زۆر خراپیانەیە سەردانی بەڕێز کاک ئاکۆمان کرد جێگری بەڕێوەبەری شارەوانی سلێمانی و قەرارە کارەکانمان بەرینە پێشەوە لەگەڵەوەش ئەمە وختەی کار و چالاکیەکانمان بوویتر زۆر ماندوون بەڕاستی دەستان خۆش بە هیوادارم بەردەوام بن هیوادارم هەر کەسێکیش لە توانایە هەبێ هەر گروپێر کۆمپانیایەک هەر شوێنێک بتوانێت یارمەتی ئێوە با بۆی کارەکانتان گەورەترکەن من شتێکی ئەو تۆم نەماوە کاکشاخەوان ئەگەر بەڕێزت شتێکت مابێ لە کۆتاییە باسی بکەی سوپاس بۆیەوە سوپاس بۆم دەرفەتە جارێکی تر تەنها کۆتاقسەی من ئەوەیە کە هەر جارێ تۆ کورتێکت باس کرد ئەو هەر هەمان قسەی تۆکەمەوە هیوادارم کەسانێک بێنە پای ئەم کارانی ئێمە خەڵکیی زۆر هەیە کە وەزئی ئابووری زۆر خراپە پێویستی بە کۆمەکە بەڕاستی زۆر پێویستی بە کۆمەکە ئەو ڕۆحێتی هاوکاریە با لەناو خۆمانە دروستکەین خەڵک شکۆی خەڵکەکان بپارێزین کەسانێک ڕەنگە ئەم ڕۆگەر تۆ کۆمەکی بکەیت دەستی بگریت هەسێتەوە سەرپی خۆی نەچێت لە سەرجادەکان دەستپان کاتەوە لە ناو بازاڕ بتوانین ڕێبەوە بگرین و ئەو خەڵکە لە سەرپی خۆی بۆستینەوە ڕوحێتی چاوکاری لە نێوان ئینسانەکانە دروستکەین هیوادارم ئەو بێ بە ئەجندا و بەرنامەی هەموو کەسێک هیوادارم زۆر سپاس دووبارە زۆر سپاس بۆ بەڕێز کاکشاخەوان ناسی حەبیب کە بەڕێزیان بەرپرسی تۆڕەکانی هاوکاری کۆمەڵایەتی بوون لە سلێمانی ئەمڕۆ قسە باسمان کرد لە سەر کار و چارەکیەکانی ئەو تۆڕە تا بەرنامەیەکی ترە شاد بن خواتان لەگەڵ